دوای نیوەڕۆی ئەمڕۆ ڕووداوێکی تەقەکردن لە ڕێستورانتێکی شاری هەولێر ڕوویدا و لە ئەنجامدا 2 کەس کوژران و کەسێکی دیکەش بریندار بوو. هەرزوو هێزە ئەمنیەکان گەیشتە شوێنی ڕووداوەکە و لێکۆڵنەوە دەستی پێکرد. سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بڵاوکردنەوەی ڕاگەندراوێک دەڵێت بە توندی ئەو تاوانکاریە ترسنۆکە سەرکۆنە دەکەین کە نیوەڕۆی ئەمڕۆ لە هەولێر ڕوویدا. ڕێگە نادەین ئاسایشی هەرێمی کوردستان ئاڵۆز بکرێت. بە دوواداچوون و لێکۆڵنەوە بۆ دەستگیرکردنی تاوانکاران بەردەوامە تاوەکو دەدۆزرێنەوە و با سزای خۆیان دەگەێنرێن. حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ڕاگەندراوێکدا دەڵێت بە توندی سەرکۆنەی ئەو کردەوە تاوانکاریە دەکەین کە نیوەڕۆی ئەمڕۆ لە یەکێک لە ڕێستورانتەکانی هەولێر ڕوویدا. هەموو لایەک دڵنیا دەکەینەوە کە لایەنە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان خەریکی لێکۆڵنەوە و بە دوواداچوونی جدین بۆ دۆزینەوەی ئەنجامدەران و با سزاگەاندنی یاساییان. با هیچ شێوەیەکیش ڕێگە نادرێت ئارامی و سەقامگیری هەرێمی کوردستان بشێوێنرێت. سەرۆکاتی پەرلەمانی کوردستانیش سەرکۆنەی هێرشەکەی کرد و ڕایگەیاند پەرلەمانی کوردستان ئەو جۆرە ڕووداوانە بە هەڕەشە لە ئاسایشی کوردستان و تێکدانی دۆخی ناوچەکە دەزانێت و هەروەها هەوڵێکە بۆ تێکدانی ئارامی و ئاسایشی هەرێمی کوردستان دووپات لە دۆستایەتی و پەیوەندێکی باش و بەهێز لەگەڵ وڵاتانی دراوسێ دەکەینەوە. حکوومەتی تورکیاش لەبارەی ڕووداوەکە کاردانەوەی هەبوو. ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا ڕایگەیاند سەرکۆنەی هێرشەکە دەکەین و لەگەڵ دام و دەستگا ناوخۆی و عێراقیەکان لە هاوئاهەنگی داین بۆ دەستگیرکردنی ئەنجامدەرانی هێرشەکە. وەزیری دەرەوەی تورکیاش ڕایگەیاند لەگەڵ هەریەک لە سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان قسەیان کردووە. ئەمڕۆ کاژێر 13 خولەک هاوڕێیەکمان کە کارمەندە لە کۆنسوڵخانەی گشتی لە هەولێر لە یەکێک لە خواردنگەکانی هەولێر لەلایەن 3 کەسەوە هێرشی دەکرێتە سەر و شەهید بوو. هێرشبەرەکان هێرش دەکەنە سەر 2 هاوڵاتی عێراقی کە لە مێزەکەی تەنیشتیانەوە بوون و یەکێکیان گیانی لەدەستدا و ئەوی دیکەش بە سەختی بریندارە. لەگەڵ بەغدا و هەولێر لە پەیوەندی داین. لەگەڵ نێچیروان بارزانی و مەسرور بارزانی پەیوەندی تەلەفۆنیمان کردووە و دەیکەین. هەروەها لەگەڵ محەممەد علی حەکیم وەزیری دەرەوەی عێراق کە لە واشنگتنە لەگەڵ ئەویش پەیوەندی تەلەفۆنیمان ئەنجامدا بۆ دۆزینەوەی هێرشبەران و ئەوانەی لە پشت ئەوانن. هەموو جۆرە ڕێکارێک دەگرینە بەر و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەسەر خەتین. هاوکات هاوڕێیانیشمان لە هەواڵگری بە دوواداچوون بۆ ئەم پرسە دەکەن. وەزارەتی دەرەوەی عێراقیش سەرکۆنەی هێرشەکەی کرد و ئاماژەی بەوەش کرد لەو بارەوە لەگەڵ لایەنە فەرمیەکان هاوئاهەنگی دەبێت. باڵۆزخانی ئەمریکاش لە عێراق بڵاوی کردەوە سەرکۆنەی هێرشە خێزەونەکەی سەر ئەندامانی کۆنسوڵخانی تورکیا دەکەین. پێشگیری لە پاراستنی ئاسایشی دیبلۆماتکارانی بیانی لە عێراق دەکەین. تاوەکو ئێستا هیچ لایەنێک بەرپرسیارەتی لە ئەنجامدانی هێرشەکە ڕانەگەیاندووە و بەرپرسانی هەرێمی کوردستانیش دەڵێن ئەنجامدەرانی دەدۆزینەوە.